مسلماننا أو كاروانا رانا وستي هر بردوامي بإذن الله سبحانه وتعالى أو كاروانا بردوامي هر أبي بإذن الله سبحانه وتعالى أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله وأشهد أن عيسى رسول الله. And we say of the English side. I bear witness that there is no God but Allah. And I bear witness that Muhammad is the messenger of Allah. And I bear witness that Jesus is the messenger of Allah. Tekbir! 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 ام کاروانا رانا وستی بوری جیان ریگدام ری ام کاروانا رانا وستی بوری جیان ریگدام ری صدای حق و خدا ویستی دوری لجینی خواویستی مشخلکین دور لسستی صدای حق و خدا ویستی دوری لجینی خواویستی مشخلکین دور لسستی ئێمەینەوەی صلاح الدین بۆ خوا دەژین بۆ خوا دەمرین ئێمەینەوەی صلاح الدین بۆ خوا دەژین بۆ خوا دەمرین دەست بەدەست نێش قورئان لەدەست هەنگاو دەنێین بۆ یەک مەبەست دەبڕین کێو و دۆڵ و بەربەست دەست بەدەست نێش قورئان لەدەست هەنگاو دەنێین بۆ یەک مەبەست دەبڕین کێو و دۆڵ و بەربەست هەڵمەت بەرن هەست لەسەر پێدەنگی تەکبیر هاتە بەرگێ هەڵمەت بەرن هەست لەسەر پێدەنگی تەکبیر هاتە بەرگێ ئیسلام مەڵبەندی ژیانە ئاوازێکی بەر خودانە دەستوورمان تەنها قورئانە